لە دوای ئیمزاکردنی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا کاردانەوەکان بە ئاراستەی باشتربوونی ڕەوشی ئابووری هەرێمی کوردستان بوون. ئەندامێکی پەرلەمانی کوردستان داوا دەکات ئامادەکاری بکرێت بۆ زامنکردنی مافەکانمان لە یاسای نەوت و غاز. ڕێگا ڕاست و دروستەکەوێ ڕێکەوتنیشی گشتگیری سەرتاسەری ڕژگیری درێژمەودا لەگەڵ حکوومەتی عراقی بکەین بۆ دەستەبەرکردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و لە ئێستاشەوە خۆمان ئامادە بکەین بۆ شەڕی چەسپاندنی مافەکانمان لە چوارچێوەی یاسای نەوت و گازی دەوڵەتی فیدراڵی کە قەرار وایە لە ئایندێکی نزیکدا دەربچێت. ئەمە ڕێگا ڕاست و دروستەکە بە پێچەوانەوە هەرێمی شارێمی کوردستان دووچاری گرفتە بی ساڵانە ئەبێ دیسان ئێمە بچینەوە گفتوگۆ بکەین لەسەر شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. بۆیە کاتێک ڕێکەوتنیشی درێژمەودامان کرد ئیستیقراڕیەتی ئابووری لە هەرێمی کوردستان دروستە بێ. ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتیانە. یاریدەدەری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری دارایی دەڵێت ئەم لێک تێگەیشتن و نزیکبوونەوەیە بۆ ڕابردوو دەگەڕێتەوە بۆ یاسای نەوت و غازیش هەنگاوی باشنراوە. ئەم ڕێکەوتنانەی کە دەکرێتنیش بۆ ماوەیەکی درێژ خایەن دەبێت. نزیکبوونەوەی کە ئێستا لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە بەغدا هەیە لەسەر بابەتی نەوت و غاز ینی بۆ ماوەیەکی ڕابردووە ماوەیەکی زۆرە خەریکی و بابەتین چونکە ئێستا تەفاهمێکی باش لە بینی هەردوو حکوومەت هەیە کە یاسای نەوت و غازی عێراق دەربچێ و لەسەر ئەوەش هەنگاوی زۆر گەورە و باش نراوە. هەناردەکردنی نەوت لەلایەن حکوومەتی عێراق دەبێتە دۆخێکی دارایی و ئابووری نوێ بۆ هەرێمی کوردستان بە تایبەت لە قۆناغی ئێستادا لا دوای پەسەندکردنی بودجەی عێراقیش دەرهاوێشتەکانی زیاتر دەردەکەون. قارەمان جەوهەر، کورتسات نیوز، هەولێر.